گونشینانی کاکەی لە سنووری قەزای داقووق لە بەردەم هەڕەشەی تیرۆر و تعریبدان. گوندانی کاکەی لە سنووری داقووق چەندین گوند بوون، بەڵام هەڕەشەی تیرۆر و تعریب لە چەند ساڵی ڕابردوو چەندین گوندی پێچۆڵ کردوون و لە ئێستاشدا ئاودانی لە سنوورەکە تەنیا لە 3 گوندی کاکەی داماوەتەوە. ئێستاکە ئێمە حالیان لە منطقەی داقووق خاوەن 3 گوندی ڕئیسی ماوین، 3 گوندی ڕئیسی ماوین، ئەویش ئەوەی کە مەڕ و ماڵات و با بڵێن عەرزەکەی هەیە مەجبورە لەسەری ماوەتەوە و ئەترسێتیش. قووەتێکی مشترەک نەوێت، دەڤەرەکە فەراغاتی زۆرتیایە، داعش دزە ئەکات تێت دەست ئەوەش نێت، ئێواشەوەش ئەدا لە جێشەکە ئەگە لە جێشەکە ڕەت بێ ئەدا لە ئێمەش ئەو کاتە هەم تووشی کارسەی گەوراوین ترسی ئەوەمان هەیە کەوا وەکو سنجار و ئەوانەمان لێبێت. مەترسی زۆر هەیە لە سەردیەکانمان، یعنی ئێمە پێشتر چەندیەکمان هەبوو دێ عەلیسەرا و دێ زەنقر، دێ عەلیسەرا پایتەختی کاکەی بوو، بەڵام ئێستا بەداخەوە بۆ بۆنەی ئەم داعشەوە بۆ بۆنی مەترسیەوە ئەم عەرەبە هاوردانەوە بۆ بۆنی هەموو شتێکەوە ئێمە مەترسیە زۆر لەسەرمانە، بە تایبەت ئەم دیانەی وا ئێستا هەیە هەمووی دەرچووە، هەمووی بەجێ هێشتووە، هەمووی زەوی و زاری هەیە، هەمووی یعنی چۆن بڵێن فەلاحەت و ئەم شتانی هەیە هەموویان بەجێ هێشتووە دەرچوونە. ئەوە یەکانی تۆبزا و زەنقەر و عەلیسەرای دوایین گوندەکانی کاکەین کە خۆڕاگرانە لە سنوورەکە ماونەتەوە. ئەگەر کێشەکانیان بۆ چارەسەر نەکرێت ئەوانیش لە بەردەم هەڕەشەی چۆڵکردندا دەبن. لە ژێر هەڕەشی تعریبایە جگە لە هەڕەشەی تیرۆر و دلیلی ئەوە با بڵێن ئەوەیە کە سێرەکەی ئەم تێروستانە بەردەوام دێن لە ناوچەی کاکەی و ناوچە کورداکە کوردنشینەکانی ئەم منطقەیە شەڕەکەن ئەدەن لە جێش و پۆلیسی تەحادی و هێزانەکانی عێراقی بۆ ئەوەی ئەو هێزە ئەمنیانە زیاتر زەرەر ببینن. ئەمە یەک لە لایەکی دۆمەوە ئەکە ئەو خەڵکەی تر ئۆخرای لای دروست نابێ، ئەمنیەتی نامێنێ، ئەترسیەکە لە ڕاوچیەوە تۆگە ڕووبایەکە نزیک 200 متر لە دێکەوە دوور بێ و لێ بدرێ و خەڵکی تیا بکوژرێ ئیتر ئەو دیێ ئەو خەڵکە خۆی ئەترسی و ڕاکە ناچارە کەس نییە با بڵێن حمایە بکە. لەلایەکە ڕەشەی تیرۆر و لەلایەکی تریش هەڕەشەی تعریب گونشینانی کاکەی لە خاکەیاندا بڕیوە. ئەگەر سارەسەرێکی خێرا بۆ کێشەی ئەمنیە و دەڤەرە نەکرێت ئەو گوندانەشی ماونەتەوە هاوشێوی مەتیق و شالیار و سەید نیعمە و عەرەب کۆی چۆڵ دەبن و دەرفەت بۆ شۆڤێنەکان دەڕەخسێت کە زەویەکانی و ناوچەیەش تعریب بکەنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای داقووق.